لە واشنتۆنەوە سڵاوتان لێبێت. جارێکی دیکەش لە بەرنامەی بەرەو کۆشکی سپی بەیەک دەگەینەوە بۆ باسکردن و شرۆڤەکردنی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا و ئاکام و کاریگەریەکانی ئەم هەڵبژاردنە و لەسەر جیهان و هەروەها لەسەر پرسی کورد. بۆ ئەم جارە دوو میوانی بەڕێز لەگەڵمدان کاک سەلاح بایەزیدی چاودێری سیاسی، هەروە خات و کاترین کامرۆن پۆرتەر کە ئەمیش سەرۆکی ئەنجومەنی ڕێبەری بۆ مافی مرۆڤە لەگەڵمان بمێنن. کاک سەلاح سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم لە چوارچەوەی ڕەوشی ئێستای هەڵبژاردنەکان و ئەو دوایە گۆڕانکاریانەی کە لەم چەند ڕۆژە ڕوویاندا بە تایبەتی لەسەر کەیسی ئیمێلەکانی هیلاری کلینتۆن، خوێندنەوەی بەڕێستان بۆ داهاتووی ئەم چەند ڕۆژە چۆن دەبێ و بە تایبەتی بۆ ڕۆژی هەڵبژاردن؟ سەرەتا سڵاو بۆ بینەرانی کوردستان 24 بۆ گەڕانەوە بەڕاستی هەمومان ئاگادارین کە لە ڕۆژانی ڕابردایە لە هەفتەکان ڕابردە کۆمەڵک کێشە بۆ هەردووکانی هاتۆ پێشێ چ لە کەیسی هەندێک کەیسی ئازاردانی جنسی کە چەندین کەیسی لە خۆ دەگرت و لە مدیاکان دەنگدانەوەی زۆری بوو و بەردەوام کەیسی خاتوو هیلاری کلینتۆن کە کاتی خۆی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ لە کەیسی ئیمێلەکانەوە بگرەکە لە ویکیلیکس بڵاو بۆ دەنگدانەوەی زۆری بوو. هەموو ئەوانە دەنگدانەوەی ساز کرد و دیارە کارگەری خۆی دەبێت لەسەر ڕای گشتی ئەمریکا بەگشتی. بەڵام ئەگەر هەموو ئەوان لە بەرچاو نەگرین بە تا ئێستا لە ڕاپرسیەکان کە کراوە ئەنجام داوە بە 10% خات و هیلاری کلینتۆن لە پێشەوەی ترامپ دێت و ئەگەر ئێمە ڕووداوێکی چاوەڕۆن نەکراونێتە پێش یا بەڵام هەندێک دەستگای میدیایی بەم دواییە بە تایبەتی لە دوێنێ و ئەمڕۆژ دوای دووبارە وروژانەوەی مەسەلە و کەیسی ئەم ئیمێڵانە لەلایەن FBI-ەوە خود بەڕێوەبەری FBI-ەوە هەندێک ڕاپرسی کراوە لێرە و لەوێ کە باس لەوە دەکەن ئەمجارە ترامپ بە 1% پێش هیلاری کەوت بێت. ئایا ئیتر دیارە میژە و ئەو ڕاپرسیان ئاکامی ئەو ڕاپرسیانە دیت. بەڵام ئەگەر ئێمە من ڕای گشتی بە کولی زۆر کەناڵە جیاوازەکانەوە باس کراوە ئەگەر باز لە ئەو شتەی ئەمریکەکان پێدەن کانسپیرسی تئۆری ئەو شتانە نەکەین، خەڵکی ئەمریکا زۆر باوەڕی بەم شتە نییە کە تا شتێکی فەکت و ئەکچوەڵ لە دادگایە لە بڕیارێک نەدرێ و هەموو ئەوانە نەچێتە خانەی کە بڕیاری کۆتایی لەسەدرابێت. بۆیە بە چاوەڕوانی من ئەگەر ئاکامەکانی پێش هەڵبژاردنی ئەو یالەتانەی کە پێی دەڵێن سوینگ ستیت، ینی دەتوان دەنگدانەکان بگۆڕن لە ڕووداوی چاوەڕ نەکراو، چاوەڕان دەکرێت هیلاری لە مۆزەیەکی باشتردایە تا ئێستا چەند دەرسەدێکە بێت. خات و کاترین هەمان پرسیار لە بەڕێستان بکەم دوای ئەوەی کە ترامپ چەند خاڵێک لە دواوەی هیلاری بوو، ئەمڕۆ لە دوای وروژاندنی کەیسی ئیمێلەکانی هیلاری پێچەند وایە شتێک بگۆڕێ یاخود ڕۆژی 8 مانگ چی دەبێت سیناریۆکەی؟ Well, it's the best of times and it's the worst of times. دەتوانم بڵێم کاتێکی باشەوە لە هەمان کاتدا خراپیشە بۆ هەڵبژاردن. بەڕای من لێکۆڵینەوەکانی FBI لە ئیمێلەکانی هیلاری کلینتۆن تا ڕادەیەک کاریگەری لەسەر هەڵوێستی دەنگدەران دەبێت. چەند ڕۆژێکی گرنگمان لە پێشەکە بۆ هەڵکشان و داکشانی ئاستی دەنگدەرانی هەردوولا کاریگەری هەیە. هەرچەندە ئەم ڕۆژانەیەش کێڕوی ترامپ لە هەڵکشاندایە. هیچ پێشبینیەک هەیە بەڕای ئێوە بۆ ئەم چەند ڕۆژەی داهاتوو کە هیلاری بتوانێت بۆ گەرمکردنەوەی کامپینەکەی خۆی یاخود خاڵەکانی خۆی ڕێگە بگرێتە بەر سیناریۆیەکی تر یاخود شێوازێک تر؟ The only thing she can do is to be as transparent as تاکە شتێک کە هیلاری دەتوانێت بیکاتەوەیە کەسایەتێکی ڕوونی هەبێت کە ببێتە هۆیەوەی لایەنگرەکانی بەجۆش و خۆشەوە بچنە دەنگدانەوە. ئەمەش پەیوەندی بە ئاستی ڕێکخستنی بانگەشەکردنی هەڵبژاردنەوە هەیە کە بە بۆچوونی من لەم بارەیەوە هیلاری کلینتۆن دەستێکی باڵاتری هەیە. بەڵام ترامپ پارەیەکی زۆر خەرجەکات و لێدوانی بێمانە دەدات کە خەڵک تووڕە دەکات. ئەو کابرایە توانای ئەوەی نییە سەرنجی خەڵک بەلای خۆیدا ڕابکێشێ تاوەکو دەنگی پێ بدەن. It fire up people. He does not have the wherewithal to drag people out of their homes to the voting booth. کاک سەلاح
لە سەردەمی ئیدارەی ئۆباما تا ڕادەیەک لە ڕووی سیاسەتی دەرەوە بە تایبەتی لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ ئێران هەندێک گۆڕانکاری ڕۆیاندا وەکو دۆسیەی وزەی ئەتۆمی بەڵێ پێتان وایە بەڕێستان ئەنجامی داهاتووی ئەم هەڵبژاردن یاخۆ سەرۆکی داهاتووی ئەمریکا مامەڵەکردنیان چۆن دەبێت شتێک بەرچاوڕوونیەک هەیە ئایا ئەم کەیسە چی بەسەردێت هیچ گۆڕانکارێک لەوانەیە ببێت لەگەڵ مەلەفی ئەتۆمی لەگەڵ ئێران یاخود پەیوەندیەکان لەگەڵ ئێران بەڵێ وەک هەمومان ئاگادارین هەل لە سەرەتایی بڵاوبوونەوەی دەنگۆی ڕێککەوتنێکی ئەتۆمی لەگەڵ ئێراندا کۆمارێکیان زۆر بە دژی وەستانەوە لەگەڵەوەی کە نەیانتوانی دوجار بربەسی دروستکەن و ئەو ڕێککەوتنەکرا قولی ئەویاندا کە لە هەڵبژارنەکانی داهاتوو ئەگەر سەر کۆمار لە کۆمارێکان بێ ئەم پێداچنەوە بە و ڕێککەوتنە بکەن یا هەڵی بۆشنەوە یا سەختریکەن ئەنجامەکانی و بەردەوام یەکێک لە تاکتیکانی کە دۆنالد ترامپ بەکو کانیشی کۆماریان باز دەکا کەیسی ئێران و ڕێککەوتنی ئێران بە شەرمەزاریەک بۆ حکوومەتی ئەمریکا ناو دەبا کە باسەوە دەکا کە نێزیکەی 150 میلیارد دلار دراوە بە ئێران و ئێران هەموو بەشێکی زۆر لەو پارانە لە بەردەوامبوونی لە ئەوەی کە پێی دەڵێن هەناردەکردنی تۆریزم ناوچەکە سەرف دەکا و خۆی پێ قایم دەکا و ئەگەر چەچی ناوەچیش نەبێ بە مۆشەشی باڵستیک و کۆمەڵێک چەچی وێرانگەری دیکە مەسرف دەکا و بەردەوام استراتژی ئەمریکا لە ناوچەکە لاواز دەکا بۆیە من چاوەڕانی ئەوە دەکەم دۆنالد ترامپ پیش قولی ئەوەی داوەکە لە سەرەتای دەست بەکاربوونی وەکو سەرۆک کۆمار پێداچنەوە بە ڕێککەوتنە بکە و ڕێککەوتنە هەڵبوەشێنێتەوە و بێگومان دوای ساڵێک یا 14 مانگ لەو ڕێککەوتنەش هەموو ئێمە دەزانین کە ئێران ئەو گۆڕانکارێکی ئەو تۆی بە دڵخوازی ئەمریکا و ڕۆژئاوا بۆ پەدی نەهاتەوە و ئێران بەردەوام لە ناوچەکەدا وەکو هێزێک بۆ کە دەستێوەردانی کردو بۆیە ئیجماعێک هەیە کە بۆی کە گۆڕانکارێک لەو شتە بکرێت نازانم بەڵێ گریمان ئەگەر ئێران ئەگەر ترامپ دەستیشی پێکرد یاخود دوای بردنەوەی گریمانەگە و ترامپ بردیەوە و هەڵوێستێکی بوو یاخود ئاماژەیەکی بەوەدا کە ئەم ڕێککەوتنە ناهێڵێت ئەو پێشبینیانە و ئەو شتانی کە چاوەڕێ دەکرێن لە ڕووی کاردانەوەی ئێران و لەم حاڵەتەنە پێت وایە چۆن دەبێت دیارە ڕێگەم بدەی من ئەوەش بڵێم دۆنالد ترامپ کۆمەڵێک شت دەڵێ کە زۆر ئاسان نین ئەنجامدانی وەکو هەڵوەشانەوەی پەیمانی بازرگانی لە جیهانی ناوچەکەەوە تەنیا لانی ئەمریکی ناتوانێت ئەم شتە بکە بە تەنیا خۆشتە بکە یا دیارە بەشێکی زۆری مەصرفی ناوخۆیی هەیە بۆ خەڵکی ئەمریکا کۆمەڵی خەڵکە لەو ڕێککەوتنە نیگەرانن تووڕەن کە دەبینی ئێران بەو شێوە بە شێوج ئەگرسیوتر دەرکەوتۆ ئێران کە پێشتر بکو لایەنێکی تۆریزم دەناسرا ئەوڕۆ خۆوەکو لایەنێکی شەڕی دژی داعش دەناسێنێ دوای ئەو ڕێککەوتنە بۆیە ئەوەی کە دێڵێ لزومی ئەو نییە کە بەڕاستی بکرێت بەڵام سەرۆک کۆماری ئەمریکا دیارە ئەو دەستەڵاتی هەیە کە بەرحاڵ ئەو ڕێککەوتنە چاودێری سە تونتر بکات و ئەوە دەکرێت بەڕای من یعنی پێم وانی تامودەتدا بکرێ هەڵبوەشێنرێتەوە بەڵێ خاتو کاترین کۆماریەکان بێگومان کە لە هەردوو ئەنجومەنی پیران و لە کۆنگرسکە زۆرینن ئەگەر بێت و کۆماریەکان لە هەڵبژاردننی سەرۆکایەتی سەرکەوتن بەدەست بێنن و بڕیاریان ناوەندی بڕیار لە ئەمریکا کە کۆشکی سپیە بکەوێتە دەستی ئەوان پێت وایە دوای ئەمە کۆماریەکان مامەڵەکردنیان و سیاسەتیان لە سیاسەتی دەرەوەیان لەگەڵ وڵاتانی تر چ گۆڕانکاریەکی بەسەردادی و لەوانەیە چ پێشبینیەکە بێت؟ In regard to both of the candidates, I believe that سەبارەت بە هەردوو کاندیدەکان من پێم وایە زۆر شت ماوە لەبارەی سیاسەتی نێودەوڵەتیەوە ڕوونی بکەنەوە. بە بۆچوونی من پێویستە هەردوو کاندید ڕۆڵێکی دیارتریان لە سیاسەتی نێودەوڵەتیدا هەبێت و لە ڕۆڵی بەڕێوەبەرایەتی ئۆباما بەهێزتر بێت بە تایبەتی سەبارەت بە پرسی کورد. The Obama administration has taken, particularly in terms of the Kurds. I think that the Kurds have more to gain. من پرسیارێکی ترم هەیە بمبورە پرسیارێکی ترم هەیە دەربارەی بە پرسی کوردیش پرسیار لە بەڕێستان هەردەکەمەوە بەڵام لە ڕوانگەی ئەم سیاسەتەی دەرەوەی کە چۆن دەگرێتە بەر دوای هەڵبژاردن سەرۆکی تازە چی دەکات زیاتریش بە بێمە سەر
بابەتێکی تر لە ڕوانگەی هەمان پرسیارەوە مامەڵەکردنیان لەگەڵ دۆسیی ئەتۆمی ئێران و لەگەڵ ئێران لەوانەیە چۆن بێت ئەگەر بێت و کۆماریەکان حکم بکەوێتە دەستیان. If the person is a Republican, I think we'll take a much stronger stance. ئەگەر کاندیدی کۆماریەکان هەڵبژاردنەکە بباتەوە پێم وایە هەڵوێستێکی تونتر دەنوێنێت. بەڕای من ئاشکرایە کە ئیدارەی ئۆباما هەڵوێستێکی نەرم و نابەرپرسیارانەی بەرامبەر ئێران هەبووەکە جێی سەرسوڕمانی جیهانە. من خەڵکێک لە ستافی ترامپ دەناسم کە هەڵوێستیان بەرامبەر ئێران لە هەڵوێستی ئۆباما جیاوازترە. بۆیە هیوادارم کە هەڵوێستێکی تونتر بەرامبەر ئێران هەبێت بۆ ئەوەی سنوورێک بۆ پێشێلکاریەکانی ئەو وڵاتە دابنرێت. بەڕێزان ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنە وڵاتان. دووبارە لەگەڵتان دەمین لە بەرنامەی بەرەو کۆشکی سپی لەگەڵ هەردوو میوانم بەڕێز سەلاح بایزیدی چاودێری سیاسی هەروە خات و کاترین کامرۆن پۆرتەر سەرۆکی ئەنجومەنی ڕێبەری بۆ مافی مرۆڤ. کاک سەلاح لە نێو باسەکانماندا باسی پەیوەندیەکانی یاخود کاریگەریەکانی ئاکامی ئەم هەڵبژاردنە بە تایبەتی سەرۆکی تازای ئەمریکا لەوڕی مامەڵەکردن لە گەڵ وڵاتانی دەرەوە و سیاسەتی دەرەوەی ئەمریکا چۆن دەبێت. بە تایبەتی دەمەوێت پرسیار لە جەنابەت بکەم سەرۆکی داهاتووی ئەمریکا چۆن دەڕوانێتە کەیسی کورد و پرسی کورد چۆن مامەڵە لەگەڵ کورد دەکات بەڕایەوە؟ بەڵێ ئەگەر ئێمە ئەو هەڵبژارنە بکەینە ملاک و معیارێک بۆ ئەوەی کە کەیسی کورد چۆن ڕنگدانەوەی بۆ کەیسی کورد هیچ کات ئەگە بە درێژایی هەموو مێژووی هەڵبژارنەکان ئەمریکا ئەگەر 5 ساڵی ڕابردوو بگرین دەنگدانەوەیەکی جار زۆری بۆ بەردەوام تەنانەت لە دیبەیتەکان کە بۆ یەکەم جار بوو کە نێوی کورد وەزعیەتی کورد لە شەڕ دیارە ئەو هەلوو مەرجەی کە بەهۆی داعشەوە ناوچەکاتە گۆڕێت کارگەری خۆی هەیە بەڵام بە قارەمانی کورد هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕوبەڕ داعش لە هەرێمی کوردستان و هەروە لە ڕۆژاوە هەموو ئەوانە ڕنگدانەوەی خۆی هەیە و توانیوە هەردوو کاندیدەکان هەولی ئەوان داوە کە ناوی کورد بێن و باسی بکەن. دیارە ئەوەی کە دەمێنێتەوە چۆن دوای داعش یا دوای ئەوە کە حەکام لەوانە دێنە سەرکار پەیوەندی بە کۆمەڵێک فاکتۆری هەرێمی و ناوچەیی هەیە کە ئەو گۆڕانکاریانە بەشێکیان پێشبینی نەکراون. ئەوەی کە بۆ ئێمە مهمە کە ئایا ئەو سەر کۆماری کە داهاتوو دێتە سەرکار ئایا پشتگیری مەلەفی سربەخۆیی یا مافی چارنووسی کورد دەکات یا ناکات و ئەوە دەمێنێتەوە کە ئایا لە نێو عراقدا ئایا ئەوەی کە حکوومەتی ئێستای ئەدمینسترێشن ئێستا حولی بەردەوامی هەیە کە عێراق بێگوتوو بمێنێتەوە تا ئێستا من نەماندی و لە دوانێکی جیاواز بیست. بەڵام زۆر جار باز لەوە دەکرێت کە کۆماریەکان زیاتر دەست پێشخەرن یاخود زیاتر بایەخ بە یارمەتیدان و پاڵپشتیکردنی کەیسی کورد و لە زۆر بواردا دەگوترێت کە لە هەندێ بۆنەیە لە هەندێ سەرچاوە میدیاییەکان کە دیموکراتەکان لەوانەیە زۆر جار خۆیان دەپارێزن. ئایا من لێرە لە پرسیارەکە مەبەستم ئەوە بوو ئایا کۆماریەکان ئەگەر سەر بکەون باشتر دەبێت لە قازانجی کورد دەبێت زیاتر یاخود دیموکراتەکان ئەوگە بکەن بۆ هەڵبژارنەکان تکایە مامۆی تاوکەم کاندیدی پێشوو کە سەر نەکەوت ڕۆن پاڵ کەسێک بوو کە ئاشکرا لەسەر تەلەڤیزیۆن کوتی من پێشگیری مەلەفی سربەخۆی کوردستان دەکەم کە بۆ خۆی گۆڕانکارێکی گەورە بوو ئەگەر چی سەر نەکەوت بەڵام پەرحاڵ ئەو وتە ماوە لەو شوێنەدا. بەڵام ئەوەی کە ئایا کۆماریەکان بێنە سەرکار کۆماریەکانیش دیارە دۆناڵد ترامپ لەودا ئەگەر چی سیاسەتی دەرەکی زۆر ئەگرسی و حاکش دیارە بە تایبەتی بەڵام ئەگەر شەی ترامپ بکەین ترامپ بەڕاستی کەسێکی ئایزۆلیستە ینی حەز دەکە ئەمریکا لە ئایزۆلیت بمێنێتەوە ئەو دژی کۆمەڵی ڕێککەوتنی بازرگانی دنیاە دژی مەصرفکردنی پارێکی زۆرە لە ناتۆیە دژی ئەوەیە کە بەرگری لە وڵاتانی کەنداو یا هەتا ژاپۆن بکرێت بێ پارەی خۆم هەموو ئەوانە پێشبینی ئەوە ناکرێت کە سیاسەتێکی ئەگرسی و تند لە دەرەوەی سنوورەکانی ئەمریکا بژیرێت. ئەگەر چی زۆر کەس پێ وایە کە بەهاتنی ترامپ بەڵکو مەلەفی کورد پێشبچوونی بخۆی بینێ بەڵام من ئەگەر ئەوە نەکەینە معیار ئەو قسانەوە دوای هاتنە سەرکاری کۆمارەکان چون کۆمەڵی ڕاوێشکار و کەسی هەیە لە دەورەیدا بگەڕێتەوە ئەو سیاستێکی کۆمارەکان بەنسبەت کورد کێش پرسی کورد زۆرتر ڕوانگەیان باشتر بۆ من پێم وایە دەبێت بڕاوەستین کە بزانین کە
چی بەسەر دێت پێما زووە لەسەر بڕیاردانە سەر باڵێ خاتو کاترین ئێوە بۆ زیاتر بۆ نزیکەی 30 ساڵ لە دۆزی کورد و کەیس و کێشەکانی کوردەوە نزیک بوون و دیراست و خوێندنەوەتان زۆر هەبوو و پەیوەندیشتان باش بووە. پەیوەندیشتان لەگەڵ هیلاری کلینتۆن تا ڕادەیەک هەیە و پێتان وایە سەرۆکی داهاتووی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چۆن مامەڵە دەکات لەگەڵ کورد بە تایبەتی ئەگەر کورد باس لە ڕیفراندۆم دەکات و داوای ڕفراندۆم کات و داوای ئەنجامدانی ڕفراندۆم کات یاخود پرسی سەر بەخۆی کورد ئایا چۆن مامەڵە لەگەڵ کورد دەکرێت لەم ڕۆوە؟ I am actually very hopeful for the Kurds. من هیوادارم هەر یەک لەو کاندیدەی دەربچن کە بایەخ و گرنگی بە پرسی کورد بدەن. ئاشکرایە لە سەردەمی ئیدارەی کلینتەندا من توانیم هەندێک پەیوەندی دروست بکەم لەبارەی پرسی کوردەوە. من دەزانم کە هیلاری کلینتەن شارەزایی لە بارەی پرسی کوردەوە هەیە و ئەوەش دەزانم لەو کاتەوەی وەزیری دەرەوە بوو لە ئیدارەکەی ئۆباما هەوڵیدا هەندێک شت لەبارەی پرسی کوردەوە بکات بەڵام دەسەڵاتەکانی سنووردار بوو. هەروەها لە بارەی ترامپیشەوە من گەشببینم کە دەتوانێت ڕۆڵێکی بەرجەستە لە بارەی کوردستانەوە ببینێت. بەڵام هەندێک نیگەرانم لەوەی کە لەوانەیە کلینتن نەرمی بنوێنێ بەرامبەر حکوومەتی تورکیا و ئەردۆغان. بە هەمان شێوە نیگەرانیشم لەوەی ترامپیش لە تورکەکان نزیک بێتەوە. ڕاستە من نیگەرانیم هەیە کە لەوانەیە وەک پێویست پرسی کوردیان بەلاوە گرنگ نەبێت. بەڵام هەر کامێکیان دەربچن بۆ پرسی کورد باشەوە منیش هەمیشە ئامادەم بۆ پێشکەشکردنی هەر هاوکاریەک بۆ گەلی کورد. نامەیەکیشم لەبارەی پرسی کوردەوە ئاراستەی تیمی ترامپ کردووە. And I did write a policy paper for Trump's team on the Kurds. باشە ئایا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هیچ سیاسەتێکی بەرچاوڕوون و دیاریکراوی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ کورد بەرامبەر بە کورد یاخود هەر وەک بوونی کورد لە وڵاتانی کە تێیدان هەر ئاوا دەڕوانێتە کورد؟ I believe that the Clinton campaign, the Clinton administration has a very warm place. پێم وایە کەمپین و ئیدارەی کلینتن هەڵوێستێکی گەرمی سەبارەت بە پرسی کوردەوە هەیە. هەروەها کەمپینی ترامپیش هەڵوێستی باشی بەرامبەر بە کورد نیشاندا و بەڵام هیوادارم بە کردداریش بەڵێنەکانیان جێبەجێ بکەن. هەرچەندە ئەوە پەیوەستە بەوەی سەرکردە سەربازیەکانی دەوروبەری کاندیدەکان کێن ئەگەرچی خەڵکێکی نزیک لە دەوروبەری ترامپ هەن کە بە چاوێکی ئەرێنیەوە تەماشای کورد دەکەن. هەروەها لە واشنگتۆن و تەواوی ئەمریکاش خەڵکانێکی بواری سەربازی لەو باوەڕەدان کە پێویستە گرنگی بە کوردی هەموو پارچەکان بدرێن نەک تەنیا کوڕی هەرێمی کوردستان. That discuss the need to look at all of the Kurds, not just the Kurds of Iraq. بەڵێ کاک سەلاح شەڕی داعش هێشتا بەردەوامە و ڕەنگە تا دوای ماوەیەکی تریش شەڕی مۆسڵ و ڕەقە و بەگشتی شەڕ لەگەڵ داعش بەردەوامی بمێنێ. سەرۆکی داهاتووی ئەمریکا پێت وا دەبێت هیچ سیناریویەک بگۆڕێت لە شێوازی مامەڵەکردن و استراتیژەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم شەڕە بە تایبەتی لە ڕووی هاوکاریکردنی کورد لە شەڕی بەرامبەر دژ بە داعش؟ وەکو دەزانین کە داعش لە سەرەتای دەرکەوتنیەوە وەکو هەڕەشێکی گەورە نەتەنیا بۆ ئەمریکا بەڵکو بۆ هەموو جیهان دەرکەوت لە زۆربەی وڵاتانی ئەوروپایی لە فەڕەنسا و لە بلجیک و لە هەموو زۆر وڵاتی دیکە تەقینەوەی کردو کاری تۆریستی کردەوە بەردەوام لە هەڕەشەکان لەسەر ئینتەرنێت مەترسیەکی جیهانیە ینی لە دەرەوەی سنوورەکانی ئەمریکا بۆیە ئێمە دەبێ کێشەی داعش یا پرسی داعش وەکو پرسێکی جیهانی بینین کە تەنیا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ناگرێتەوە و پێم وایە بە گرنگێکی کە هەردوو کاندید دەموکراتەکان و کۆمارەکان بەو پرسی داعش و سەرکەوتنی داعشیانداوە ئەوەی کە زۆر کەس پێی وابوو کە دەست بە شەڕی مووسڵ دەکرێت بەر لە هەڵبژاردنەکان و
هەندێک سناریۆی مەسەڵ کانسپیرسی تێوریشتیان سیر دەکرد بەڵام پرسی داعش و مەترسەکانی تەنانەت من چەند وتارێکم خوێندەوە ئەو هەفتەکە باس لەوە دەکەن ئەگەرچی داعش ئەو خاک و وڵاتەش لە دەست بدا بەڵام وەکو مەترسێکی گەورە هەردەمێنێتەوە چون ئەو جار شوێنێکی جۆغرافیایی نییە تۆ لێ بگەڕێ ئەو خۆی مەترسەکانی بەربڵاوتر دەبێت دەتوانێت زۆر شۆن کە ئەو شان مستۆکانی داعش کاری تروریستی لە هەموو جیهان و بەتایبەت وڵاتە گەورەکانی ئەمریکا کە و مترسێ لەسرە بۆیە من پێم وایە استراتژی ئەمریکا لە دوای هەڵبژاردنەکاندا چی کۆمارێکان چی دموکراتەکان پرسی داعش یا سەرکوتکردنی ئەو نۆ لە ئیسلامی توندڕەوی وەکو تروریزم ئەگەرچی ئەدمنیستری ئوباما خۆی دەپارێزێ لەو دەستەواژەیە بەڵام بەردەوام دەبێت بۆ لە ناوبردنی ئەو هێزە تروریستیە بۆ پێم وانە گۆڕانکارێکی تۆ بەسەردابێ و بگرێ کە هەوڵ دەدرێت کە زۆرتر بەرحاڵ سەرکوت بکرێ و لاواز بکرێت. خاتو کاترین ئەگەر ئێوە ببن ئێوە کران بە ڕاوێژکاری یەکێک لە سەرۆکەکان کە دوای هەڵبژاردن دەربچن ئامۆژگاری چی دەبێت بۆ ئەم سەرۆکە؟ مەبەستت سەبارەت بە پرسی کووردە؟ At all, transparency in all things. بەگشتی هەستکردن بە بەرپرسیارەتی و ڕوونی لە سیاسەتدا چونکە ئەگەر تۆ سەرۆک بیت و بتەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆڵت هەبێت پێویستە لەوە تێبگەی کە لە ڕێگەی کوردەوە دەست پێ بکەیت. من ئامۆژگاریان دەکەم کە هەموو هێز و توانای خۆیان بۆ پشگیری لە هەرێمی کوردستان تەرخان بکەن پڕچەکیان بکەن و بە هەموو پێداویستیەکانی بۆیان دابین بکرێت هەروەها لە بواری ئابووری و بەرهەمهێناندا هاوکاریان بکەن کە ئەمەش دەبێتە هێنانە دی سەقامگیری لە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لە یەکتر نزیک دەکاتەوە. That can create the stability in Kurdistan that will hold the Middle East together. بەڵێ بەڕێزان لە کۆتایی بەرنمەکەی ئەم جارەمان بەرەو کۆشکی سپی زۆر سپاسی هەردوو میوانم دەکەم بەڕێز سەلاح بەعزیری چاودێری سیاسی هەروە خاتو کاترین کامێرۆن پۆرتەر سەرۆکی ئەنجومەنی ڕێبەری بۆ مافی مرۆڤ و سپاسی ئێوەش دەکەم کە لەم ماوەیە لەگەڵمان بوون کاتێکی خۆش بۆ ئێوە.